شانۆی ڕاگوزەر لە هەموو جیهاندا گرنگی و بایەخی تایبەتی هەیە و ستافی تایبەت و دەرهێنەر و ئاکتەری تایبەت تایدا بەشداریەکەن و بەشێکی زۆر لەو شانۆیانە بابەتەکانیان یاخود تێکستەکانیان گزارشتە لە بە تایبەتی کێشە کۆمەڵایەتیەکان لە کوردستانیش زۆر جار کار بۆ ئەمە کرا و لە ئێستادا گروپی سکێچ کە کۆمەڵێک گەنجن بە هاوبەشی پەیمانگەی هونەرە جوانەکان وەرکشۆپێکی تایبەت بۆ شانۆی ڕاگوزەر لەگەڵ چەند دەرهێنەرێک دەکەنەوە. گروپی سکێچ بۆ شانۆی ڕاگوزەر بە هاوبەشی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی بە سەرپەرشتی هونەرمەند کارۆخ ئەحمەد وەرکشۆپێکی تایبەتی بە شانۆی ڕاگوزەر ڕێکدەخات. من وەکو مامۆستایەک ئەتوانم لە ڕوانگەی خۆمە باسی شانۆی ئیمپرۆ بکەم کە چەندێک سوودی هەبووە و چەندێک گرنگە بۆ بواری پەروەردە، چونکە خودی شانۆی ئیمپرۆ لە نێو بوارێکی پەروەردەیە ئەتوانم بڵێم پێیا بووە و پەڕەی ساندووە و هاتوتە نێو شانۆ و تا ئێستاش وەکو ئامراز و وانەیەکی گرنگی پەروەردەی لە زۆربەی وڵاتانی جیهان بەکارهێنرێتن. وەکو مامۆستا چەند سوودم لێبینیوە، زیاتر ترسپان شکاوە لەگەڵ قوتابی و بەشێکی زۆر لە یاری و ڕاهێنانەکان زۆر ئیستیفادەی هەبووە بەکارمانێناوە بۆ گەرمکردنی قوتابیان لە پێش وانە، لە دوای وانە یاخود کاتێکە قوتابی هیلاک ئەبێتن زۆرجار لە خلالی وانەکانە یاریەکانمان کردووە. لە ڕووی دەرونی و کەساتیشەوە چەندێک گرنگی هەیە و چەندێک پێویستە، من وای ئەبینم کە شانۆی ئیمپرۆ بەشێک بێت لە ژیان، بەڵکو تۆ هەفتانە لە وەرکشۆپێکە بەشدار بیت لە چەند سەعاتیەکە ئەو وزەی کە لە ئیمپرۆیە بەدەستدێنی زۆر زۆرە و بەشی تەواوی ماوەیەکت ئەکاتن کە پڕبی لە ئینێرژی و جگەلەوەی ئەو هەموو ڕۆڵەی کە ئەبینی و ئەو هەموو وزەی کە لە مامۆستاکە تۆ وەری ئەگری و لە ڕەفیقەکان تۆ وەری ئەگری و ئەو هەموو ترسەیە کە ئەیشکێنی لێرە ئەشرێ تۆ لە واقعی ژیانی خۆشتە بەکاری بێنی و ئەنجامەکەی سەرسوهێنەرە بێ. سوودوەرگرتن لەم کۆرسە چەند ڕەهەندێکی هەیە. مەسەلەن تەنها ڕەهەندی فێربوونی نواندن و شانۆ نییە، بەڵکو ڕەهەندی بەکارهێنانی هەیە لە ژیانی خۆمانە، لە تەعاملکردن لەگەڵ ئەو کێشانەی لە ڕۆژانەیە یەتە بەردەستمان. یعنی ئیمپرۆ فێری سەبەرگرتنمانەکە، فێری قبولکردنی بەرامبەرەکەمان ئەکات، فێری ئەوەمانەکە کە ئێمە هەمیشە ڕەت نەکەینەوە و قبول بکەین و زیادکردن بخەینە سەری. جارێ هێشتا ماوێتی بۆ ئەوی نمایشکەین، یعنی ئەبێ چەند ساڵێک پێکەوە بین ئەمجا ئەتوانین نمایشێکی ئیمپرۆ ئەنجام بدەین، چکە نمایشی ئیمپرۆ شتێکی ئاسان نییە، لەبەر ئەوەی ئێمە ئیش لەسەر دەقی ئامادەکراو ناکەین. کەمێ قورسە، چکە ئێمە هەرێکێکمان بە ژیانی خۆمان و ژیانی ڕۆژانەوە خەریک بووین، ئیتر تا لەو کاتەیە ڕێکە بین و هەموو شتێک حازرەکەین زۆر قورسە، بەڵام هەر کاتێک داغڵی ئۆنلاینەکە بین ئیتر هەموو شتێکمان لە بیرە کرد لە ڕێگەی ئەو ڕاهێنانانی کە لە کۆرسەکەیە ئەیکەین بۆ زیادکردنی تەرکیز، بۆ ئاگادارکردنەوەی هۆشی خۆمان. ئەمان توانی بە باشترین شێوە لە کۆرسەکە ئامادە بین لە ڕووی جەستەیی و لە ڕووی هۆشەکیشەوە.